هاتو شۆنی تۆپەکەتی دۆزیەوە ئەو بە تۆپی گەورەترە توانێت لێت بداتن و ئەم تۆپانە لە ناو بداتن. کامەی پڕکاریگەریترین بووە لە سەردەمی خۆیدا؟ دانێ لەوانە بە تۆپەکەی خۆی هەلیکۆپتەرێکی CS کۆبرای ئێرانی خستە خوارەوە. ناوی ئیڤایە؟ ناوەکەی ئەڵمانیە، زۆر کەس وازانێت کە بە ناو ئیڤە براونەوەیە دەستگیرانەکەی هیتلەر، بەڵام عێراق 72,200 سیاری کڕی پێشمەرگام سیارانەی گرت و پێی سوڕایەوە و ورەی دێهات و ئەوانەی بەرز کردەوە و چی چەکێک لە ناو ئەم چەکانەیە کاری کردووە لە ناو سوپایە؟ تی 72 بە ڕۆیشتنەوە بە هەموو سورعەتی ئەتوانێت تەقە بکە، بەڵام تی 55 کاتێکە ئەوێت تەقە بکا بێ ڕابوەستێت. گەیشتۆتە چی ئاستێ لە دنیاە تانگ؟ تو 8 ملیۆن دلار ئەستوێنی بە 20,000 دلار. ئەگەر تانگ بڵین با لە 5 ملیۆن دلارەوە بەرەوبانەوە بێ، تۆ بە درۆنێ ئیستێنی بای 20,000 دلار. کە تۆ ئاسمانی وڵاتێک کۆنتترۆل کرا لە شەڕەکەیە، بەڵێ تانک و زرێپۆش چی پێکرێ؟ ئاسمان شەرتە کە تۆ کۆنتترۆلیکەی بەبێ ئاسمان ناتوانانی شەڕبەریتەوە. 1200 تانکەوە لە جۆری تی 55 ڕشی برد لە 1970 ئەو تەنکانە لە ناوچوو.